الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لألقي يازده لرامان لسورة لقمان بيم وخزمتان وهم بس رزامة رب العالمين وهي وذارم إيوي آزي السودي لور بقرن. بسم الله الرحمن الرحيم. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. بەڵە خۆشەویستان لە ئاەتی پێشووتر خوای گەورە هەندێک لە ئاسار و شوێنەواری عەزەمەتی خۆی لە بۆمان باس کرد کە سەرنجی ڕاشیان لە بۆ خەڵقی ئاسمانەکان بەو شێوەی بەبێ ستوورێک ئەو هەموو ئاسمانی ڕاگرتیە و هەروها ئەوەی کەوا لە زەوی و ئەو چیانەی کەوا تەوازنی دەپارێزن و هەروە ئەو هەموو مەخلوقات و گیانلەبەرەی کەوا ئەنواعی لەسەر ڕووی زەوی پەرت و بڵاو کردێ و بەو بارانەی کە دەی بارێنی ئەنواعی گژ و جیا و ئەنواعی گوڵ و گوڵزار و ئەنواعی داری لێشین دەبی دەفەرمی هذا خەلق الله. ئەوە خەڵقی الله تعالایە، ئەوە خەڵقی الله تعالایە. ئیتر ئەو زاتەیەشانی پەرستنی هەیە. فأروني ماذا خلق الذين من دونه. نشانم دن ئەوەی لە خوار الله تعالایە کە دەپەرسترێ بە ناحەق ئەوان چیان دروست کردێت تا ئەو کوشانی پەرستن بن. فأروني ماذا خلق الذين من دونه. ئەوانەی لە خوار الله تعالى ئەوانەی کە دەپەرسترێن لە غەیری الله تعالى هەمووی من دون اللهە، لە خوار الله تعالانە، هیچ کەسێک نیە لە مستەوای الله تعالى بی سبحانه وتعالى لە عەظەمەت و قودرەت و علو لە هەموو صفاتەکانی. ئەوانەی کە دەپەرسترێن بە ناحەق دەی ئەوان چیان دروست کردێ کە شانی پەرستن بن. بەڵێ الظالمون في ضلال مبين. ظالمەکان کەوا گەورەترین زوڵم شرکە وەکو لە ئاەتی دواترێ باز دەکا، گەورەترین زوڵم بریتێ لە شەریک بڕیاردان بۆ الله تعالى. دەی ئەوانەی کەوا مشریکن گەورەترین زوڵمیان ئەنجامدا ئەوان لە گومڕاییدان، في ضلال مبين، لە گومڕایەکی زۆردان. کەسی مشریک گومڕا بووە ئەگەرنا هەموو بەڵگەکان لەو وجودەی هەر هەمووی بەڵگەن لەسەر وەحدانەتی الله تعالى، هەر هەمووی بەڵگەن لەسەر وەحدانەتی خوای گەورە سبحانه وتعالى، هەر هەمووی لە زەڕەیەک تا مەجەڕەیەک شاهدی بە وەحدانەتی خوای گەورە دەدا. دەی ئەوانەی غەیری الله تعالى چیان دروست کردیە تا ئەو شانی پەرستن بن. والله غەیری الله تعالى هەرچێ بکائنا من یەکون شانی یەک زەڕە پەرستن نییە، بەڵکو هەموو شێوازەکان پرسیشانە بە الله تعالى سبحانه وتعالى. چونکە ئەوان دیکە هیچیان کاتە لێردا ئەگە ملاحەزە بکەین وەکو لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە سەرنجمان ڕاشێش ئەو زاتەی کەوا ڕەب و پەروەردگارە، خالیقە، مالیکە، مدەبیرە، هەر ئەو زاتەشە ئیلاهی حەقە، شانی پەرستنی هەیە بە مانای کەلیمە شانی پەرستنی هەیە و غەیری الله تعالى کە هیچ صفاتی ڕبوبەتیان تێدا نییە بە هیچ شێوەیەک شانی پەرستن نین. بەڵکو وەکو لە سوورەتی الحەج دەفەرمی ئەوانەی کەوا دەپەرسترێن لە غەیری الله تعالى بە ناحەق با هەمویان خڕ ببنەوە با بتوانی یەک مێش دروست بکەن. ناتوانن، نەک هەر ناتوانن، بەڵکو ئەگەر مێشێک بێ باشێک لە خواردنیشیان ببا بە هەموو قووەتی خۆیان ناتوانن ئەو بەشەی لێ وەربگرنەوە. ضعف الطالب والمطلوب. کەواتە ئەوەی طالبە و ئەوەی مەطلوبیشە هەمووی وەکو یەک بێهێزن. ئەو زاتەی کەوا شانی پەرستنی هەیە بە هەموو شێوازەکانی پەرستن الله تعالى کەوا خالق و مالک و مدەبیرە، هەموو صفاتێکی تێدا کە شانی پەرستن بی. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.